بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ئیماندارانی بەڕێز مسلمانانی خۆشەویست بینەرانی ئازیز سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ. لە ئەڵقەیەکی تری زنجیرە بابەتەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێیامی ئەوەی پێداین کەوا هەوڵ دەین هەمیشە ئەوانی تر خۆشحاڵکەین، خۆشی، بەختەوەری، کامەرانی لە ناخی دەور و بەرمانە بچێنین. پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ بۆ بەرقەرارکردنی ئەو خەسڵەتە جوانەش کۆمەڵێ پەیام و ڕێکاری خستۆتە ڕوو کە هەموو ئەو ڕێکارانە لەگەڵ ئەوەی سەدان ساڵ بەسەر ڕێنماییە جوانەکانی تێپەڕ چووە و تێپەڕ بووە کەچی ئێستاش هەر شاڕێگەن، هەر باشترین، بێوێنەترین، لە پێشترین ڕێنمایی جوانن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پەیام و ڕێنمایی ئەو جارەیان پێمان ئەڵێ زەردەخەنە بکە، زەردەخەنە بکە، پاشان زەردەخەنە بکە بۆ دەور و بەرت. ڕووخۆشی و زەردەخەنەی تۆ دڵخۆشی و کامەرانیە خاتە دڵی کەسانی تر. ئەوەندەمان بەسە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئومەت و نەتەوەکەی کردووە کەوا هەمیشە بە شێوازێکی دەمبەخەندەیی ڕووخۆشی ڕووبەڕووی ئەوانی تر ببینەوە، برا و دەستە خوشکەکانمان ببینەوە. تەنانەت ئازیزمان صلی الله عليه وسلم فەرموویەتی تەبەسسومك في وجه أخيك صدقة. دەمبەخەندەی تۆ بەرامبەر براکەت، خوشکەکەت، دەور و بەرەکەت سەدەقەیە، خێرە، ئەجر و پاداشی لەسەر وەرەگریتەوە. لە ئیسلامدا تەنانەت دەمبەخەندەی و ڕووخۆشەکانیشمان بەبێ ئەجر تێپەڕ ناکە، پاداشی لەسەر وەرەگرینەوە. بەڕێزانم، ئاینی ئەمە ئاینی دڵخۆشیە، بەختەوەریە، کامەرانیە، دەمبەخەندەییە، ڕووخۆشیە. بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕووخۆشی و دەمبەخەندەیەی ئەژمار کردووە لە ڕیزی ئەوانەی کە پێیان دەگوترێ ئەلمەعروف، شتە چاکەکان، باشەکان، کە مرۆڤ وایە پێویستە هەمیشە بە پێی چاکە بجوڵێتەوە و هەڵس و کەوت بکە. ئەی فەرموو لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. کاری چاک، کاری باش بەکەم مەزانە و بەکەم سەیر مەکە. ئەگەر تەنها شتێکی ئەوەندە بچووکیش بێ، تۆ کە کاتێک بە براکەت، بە خوشکەکەت ئەگەی بە ڕوویەکی خۆشەوە، بە دەمبەخەندەییەوە ڕووبەڕووی ئەبیتەوە. بۆیە بابەی موسڵمان، خوشک و برای موسڵمان، پێویستە هەمیشە دەمبەخەندە بیت، زەردەخەنە لەسەر ڕوو ڕوخسار تا ببینێ، ڕوخسار هەمیشە کراوە بێ، خۆشحاڵی پێوە دیار بێ، خۆشەویستی لێ ببارێ. ئەوە ڕێبازی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم. نەک بە پێچەوانەوە هەڵگری ڕوخسارێکی عەبوس مەبە، هەر لە دوورەوە با خەڵک لێت نەتۆرێ، با منداڵەکان جورئەتی ئەویان هەبێ لێت نزیک بێتەوە، با هاوسەر و خێزانەکەت هەز بە ئەمن و ئەمان بکا لە لای تۆوە، هەز بە بەختەوەری و کامەران و خۆشەویستی لە ڕوخساری تۆ بکە. جا تۆ وەکو ئافرەتێک بەرامبەر پیاوەکەت، پیاوەکەش بەرامبەر تۆ. با دایک و باوکت هەمیشە ڕوو ڕوخسارێکی خۆشی ببینێ لە ڕوخسارتە، دڵیان خۆش بێ، کە کوڕەکەیان، کە کچەکان، کە ڕۆڵەکان لە خۆشی ئاژێ، ڕێز و حرمەتی هەیە، دایک و باوکی خۆی خۆشەوێتن.
هاوڕێکەت بە هەمان شێوە. عەبدوڵڵای کوڕی حارسی کوڕی جوزە ئەڵێ خوای لێ ڕازی بێ ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله صلى الله عليه وسلم. هیچ کەسێکم نەبینیوە کەوا خەندەی و دەم بە خەندەیی زیاتر بێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەمیشە کەسێکی بە زەردەخەنە و دەم بە خەندە بوو پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ. جەریری کوڕی عەبدوڵڵای بەجەری ئەڵێ ما رآني رسول الله صلى الله عليه وسلم إلا تبسم في وجهي. والله پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ منی نەبینیوە هیچ جارێ وا ڕێک نەکەوتووە کە منی بینی بێ مەگەر بەڕووی منە پێکەنیوە. زەردەخەنەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سەیرکە ئەو دیمەنە لەلایەن جەریر لەبیر ناکرێ. مامۆساکەی سەرکردەکەی پێغەمبەرە خۆشەویستەکەی صلی الله عليه وسلم هەر جارێ پێی گەیشت بێ بەڕوویەکی خۆشەوە بە زەردەخەنەیەکەوە مامەڵی لەگەڵ کردەوە ڕووبەڕووی بۆتەوە. بەڕێزانم خەندە و زەردەخەنە چەند جۆرێکی هەیە، چەند پلە و مەرتەبەیەکی هەیە. یەکیان بریتە لەوەی کە ئینسان هەمیشە ڕوویەکی کراوەی هەبێ بە شاش بێ، ڕوخسارێکی کراوە و خۆشحاڵ دیار بێ. هەمیشە ئاواوە سەرەتاکەیە. هەندێ مسڵمان هەیە سوپاس بۆ خوا، هەندێ مرۆڤ هەیە خوا یارمەتی داوە. هەمیشە خەندە و پێکەنین بەختەوەری و کامەرانی لە ڕوخساری ئەخوێنیتەوە، تەنانەت لەگەڵ نەیار و نەحەزانیش. باوەڕ کە تەنانەت لەو کاتێکەوە مەرگ میوانە بێ لە ژیانە بە خەندە ژیاوە، بەختەوەر بێگومانیش بەو شێوازاگەڕێت و لای خوا. تۆ ئەگەر مامۆستا و مدەڕیسێکی وانە بێژێکی مامۆسایەکی زانکۆی لە یەکێک لە پەیمانگاکان دەرس ئەڵێیتەوە، لە هەر قۆناغێکی خوێندنە مامۆسایت کوێ نێو هۆڵی خوێندنە نێو سەفی قوتابیەکانتە، بە قوتابیەکان زەردەخەنە و ڕووخۆشیت لێ ببینن مامۆسای بەڕێز. تۆ کاتێک کە سواری تەکسیەک ئەبی یان هۆیەکی گواستنەوە ئەبی، جافڕۆکە بێ، شەمەندەفەڕ بێ، هەر ئامرازێکی تر هەیە کە خەڵک بەکاری هێنێ بۆ بابەتی هاتوچۆکردن و هاموشۆکردنە. ئەو خەڵکێک کە کاتێک سوارە بی کە کاتێک سەرەکەوی بە ئەو خەڵکی تۆ بینی یەکەم جار خەندەی ڕوخساری تۆ ببێنێ، ڕوویەکی کراوە و خۆش ببێنێ. کاتێکە چی لای دوکاندارێک بەقالێک وێزگەیەکی سوتەمەنی بۆ تێکردنی بەنزین بۆ سیارەکەت، کاتێک کە دەست درێژەکەی پارە و بەهای شتەکە ئەدەی بە کرێکارەکە بە ڕوویەکی کراوە و ڕوویەکی خۆش، بزانە تۆ فەرمایشتی پێغەمبەری خوا جێبەجێەکەی صلی الله عليه وسلم. ڕووەکەت خۆش بێ، خەندەت بە ڕوخسارتەوە دیار بێ. ئەگەر لە کۆڕێکا لە مەجلیسێکا دانیشتووی بە ئەمەدەبوان خەندە لە ڕوخسار تا ببینن. کاتێ تەوقا لەگەڵ کەسێکا ئەکەی، معانەقە و باوەش لەگەڵ کەسێکا ئەگری، لەگەڵ ئازیزێکا دۆستێکا، با خەندە لە ڕوخسار تا دیار بێتن. بێگومان زەردەخەنە و دەم بە خەندەیی کاریگەری هێجگار زۆری هەیە. لە نێوبردنی تووڕەیی، گومان، دوودڵی ئەو کەسانەی کەوا هەمیشە دەم بە خەندەن، زەردەخەنە لەسەر ڕوخساریان نابیندرێ. هەمیشە کەسانێکن ئەتوانن زاڵ بن بەسەر تووڕەیی خۆیانە، ئەتوانن زاڵ بن بەسەر دوودڵی و گومانیانەوە، و بەرامبەرەکەیشان هەمیشە دڵنیاییان پێدەی، گومانت لێ نەکەن، دوودڵ نەبن لەگەڵ هاوڕێتی لەگەڵکردنت، مامەڵە لەگەڵکردنت، تەنانەت خزمەتی لەگەڵکردنت، تەنانەت هاوسەرگیری لەگەڵکردنت. ئەو کەسە پاڵەوانە کەوا لە کاتە ناخۆشەکان، لە ڕۆژە ڕەشەکان هەمیشە دەمی بە خەندەیە و نەشێواوە، وەکو حاڵەتە ئاساییەکان وایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتە ناخۆشانەش کەسێکی لەسەرخۆ هادی و هێمن
زاڵ بەسەر خۆی ئەنەسی کوڕی مالیک خوای لە ڕازی بێ گەڕیتوەڵێ ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەری خوا ڕۆیشین سەلامی خوا لەسەر بێ ئەو کاتە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ عەبایەک کەراسێکی نەجرانی لەبەر بوو کە لێوی سەرەوەی زۆر ئەستور بوون پیاوێکی دەشتەکی و ئەعرابی بە دوامان کرد وازی لێ نێنای هەر بە دوای پێغەمبەری خوا کەوت و دەهات تا ئەوە بوو لە شوێنێکە لە جێگا و مەوقیفێکە پێمان گەیشت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر نزیک بوویەوە لە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر تا ئەوە بوو لێواری قەمیسەکەی پێغەمبەری خوای گرت یان عەباکەی زۆر بە توندی ڕای کێشا ئەوەندە بە توندی گرەیدا و ڕای کێشا سێم بەخوا ئەڵێ لەسەر سەفحەی پێغەمبەری خوا لەسەر شوێنی ملی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر شوێنی ئەو ڕاکێشانە بە ئاشکرا ئەبینرا کە ئازاری پێداوە و سووری کردوتەوە ئەڵێ ئەنەس ئەفەرمێ کە کاتی ئەوان بینی کوتمان دەبێ ئەو پیاوە چی بووێ باشە ئەو پیاوە ئەبێ ماڵی سوتا بێ هاتووە داوای یارمەتیەکە ئایا دوژمن و هێزی دوژمن هێڕژی هێناوە بۆ سەریا داوای فریاکەوتنەکە و کە ڕزگار بکرێ و پشتیوانی بکرێ بابجێ ڕابگرین ئەنەس بۆمان نەگێڕێتەوە ئەڵێ گوتی یا محەممەد سیرکە نەشی گوتی یا رسول الله صلى الله عليه وسلم ئەڵێ يا محمد مر لي من مال الله الذي عندك أي محمد فەرمانم بۆ بدە و ماڵی خوا کە لە بەردەستی تۆیە بۆم سەرف بکرێت ئای سەرکردەکان بەرپرسانی وڵاتی موسڵمانان لە محەممەد فێری ئەخلاق و ڕەوش بوون مامەڵەکردن بن لەگەڵ هاوڵاتیەکی خۆت ئەگەر مامەڵەیەکی نادروستی شتاقاتان بکرێت ئەگەر یەکێک لێوە لە شوێنێکی قەڵەباقیە لە شوێنێکی گشتیە هاوڵاتیەک ئاواتان لێ بکە چۆن وەڵامی دەنەوە بەداخەوە ڕەنگە بن بزر بکرێ شوێن بزر بکرێ ئازاری زۆری بێت دەستگیر ئەکرێ تەنان جاری بێ ڕەنگە هەندێک بیشی کوژن پێغەمبەری خوا ئەڵێ ئاوڕەیەکی داوە سەلامی خوا لەسەر بێ پێکەنی و زەردەخەنەیەکی کرد و فەرمانیدا فەرمووی بڕۆن ئەوەندەی بۆ سەرفکەن بڕیاریدا کە هەندێک هاوکاری بکرێتن بەڵێ پێغەمبەری خوا پاڵەوان بوو پاڵەوان ئەو تەسەڕوفاتانە ئەو هەڵس و کەوتانەی ئەو کەسە نەزانە هیچ کاری نەکرد لە پێغەمبەری خوا سەلامی خوا تووڕەی نەکرد سزای ئەو ئینسانەی نەدا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بەڵکو پێغەمبەری خوا زاڵ بوو بەسەر ئەعسابی خۆیە زەردەخەنەشێکە لەو حاڵەتە ناسکەدا بەڕووی کەسەکە هاواری نەکرد نەیچڕاند خۆی لێ تووڕە نەکرد بەڵکو فەرمانیش ئەدا کەوا هاوکاری بکرێتن چونکە ئەگەر تووڕەش وایە ئەگەر ئازاری کەسەکەشی دابوویەوە نە ئازاری پێغەمبەری خوا کۆتایی ئەهات نە شوێن ملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسڕایەوە بەڵکو پێغەمبەری خوا ئارامی کرد ئارام زەردەخەنەی کرد بە ڕوویەکی خۆش وەڵامی دایەوە هاوکاری کرد نەرمونیانی لەگەڵ نوات صدقت يا رسول الله ڕاست فەرمووی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم كاتك فرموت ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب پاڵەوانە و کەسەنیە کە کەسێکی ئازایە بەهێزە ئەتوانێ لە مەیدانە خەڵک لە عەرزێ بدا ناوە پاڵەوان نییە پاڵەوانی ڕاستەقینە ئەوەیە لە کاتی تووڕەیی خۆیە گرێ خۆی ئەتوانێ زاڵ بێ ئاسایی بێ لەو حاڵەتە تووڕەییەکانیشە پێغەمبەرمان بە کردارەوە نیشانیدان خۆگرتن لە حاڵەتی تووڕەیی چییە پێغەمبەری خوا بکردەوە سەلماندی بەڕاستی ئەو میهرەبانی ئەو هەیەی میهرەبانترە لە میهرەبانی خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرفراز و سەرکەوتوو بکە لە دنیا و دوا ڕۆژ خواپەرستی و عیبادەتمان قبوڵ بکە و سەرکەوتوو و موفقمان بکە بۆ ئەوەی پێ بەپێ لە دوای پێغەمبەری خوا بڕۆین سەلامی خوا لەسەر بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته